ڕێز و سڵاو بێەوە بینەران و گوێگرانی خۆشەویست بە بەرنامەی لێکدان و هەڵوێز هاتوومەتەوە قسمەتەوەی خۆشەویست و چەند بابەتێکمان ئامادەیە بۆتان بخوێنمەوە. بابەت یەکەمیشمان بەناو نیشانی هەرێمی کوردستان و ماترسیەکی تازە. مێژووی خوێناوی ئیمپریالیزمی ئەمریکی و سەرمایەداری جیهانی جارێکی دیکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا خەریکی کێشانەوەی نەخشەیەکە کە تێیدا گەلان تەنیا وەکو سوتەمەنی بۆ پاراستنی هەژمونی کۆمپانیەکانی چەک و وزە دەبینرێن. ئەوەی ئەمڕۆ لە عێراق و سووریا و تەواوی ناوچەکەشدا دەگوزارێت ڕێکەوتنێکی سیاسی نییە، چونکە درێژگراوەی هەمان ئەو سینیاریۆ تراجیدیایەیە کە لە ساڵی 2021 زاینیدا لە فڕۆکەخانەی کابول بینیمە. ئەمریکا پاش دوودەیە لە داگیرکاری سەربازی و خەرجکردنی زیاتر لە 2.3 تریلیۆن دۆلار لە ئەفغانستان کە بەشێکی زۆری چوە گیرفانی کارتێ لە پیشەسازیەکانی جەنگی ژێردەسەڵاتی خۆیان. وڵاتەکەی ڕادەستی تۆڕنراوترین گروپی تیرۆریستی کردەوە و بەپێی زۆرێک راپۆرتەکانیش زیاتر لە 7 ملیارد دۆلار چەک و جبەخانەی پێشکەوتووی بۆ تاڵیبان جێهێشت تا بێتە پۆلیسی ناوچەکە بۆ سەرکوتکردنی هەرجۆر ڕاپەڕینێکی جەماوەری و ئازادی خوازانە و لە کاتێکی نادیاریش دەستێوەردانی خۆی بکات کە ویستی. ئەمڕۆ هەمان ئەو ئەندازیاریە چەپەڵە لە سووریا دووبارە دەبێتەوە بە پێش چاوی هەموو وڵاتانی جیهانیش. ئەو گروپە تیرۆریسیانەی کە دوێنێ لە لیستی ڕەشی واشنتۆندا بوون ئەمڕۆ بە پشتیوانی و چاوسورکردنەوەی تورکیای سەر بە ناتۆ و گڵۆپی سەوزی ئەمریکاش بەڕسمی شارەکان یەکیەک لە دوای یەک کۆنتڕۆڵ دەکەن کە بە خوێنی هەزاران شەڕڤان لەژێر چنگی هەرخودی ئەو گروپە تیرۆریستیانە و داعش ئازادکرابوون. ئەمپریالیزم دەیەوێت بابەرگێکی نوێوە تیرۆریستانی دوێنێ وەکۆ پزیسیۆنی میانڕە و کاراکتەری سیاسی سیاست دروست بە خەڵک بفرۆشێتەوە، تەنیاش بۆ ئەوەی ئەزمموی دەسەڵاتی گەلان و خۆسەری دیموکراتیک لە ڕۆژاوا تێکپشکێنێت بە جۆرێک و پلانە دوابەدوەکانی تری جێبەجێ بکات. هەروەک تۆم بارا گوتی ڕێکەوتنی ئەمریکا و هەسەدەر ڕێکەوتنێکی کاتی بووە، هەر بۆیە ئەو جۆرە مۆدێلەی دەرەوەی سیستەمی سەرمایەداری وا دەبینێت هێشتنەوەی گروپێکی تیرۆریستی بە قازانجا وەک لە هێزێکی دیموکراتی خۆبەڕێوەبەر، بۆیە وا دەبینێت مەترسیە بۆ سربەژەوەندیەکانیان. ئەم تەڵە سیاسیە تەنیا بۆ هەسەدەنیە لە سووریا و کردارێکی نوێژ نییە، هەروەها زەنگێکی مەترسیدارە بۆ عێراقیش، چونکە ئاشکرا و لە کرداردا دیارە واشنتۆن خەریکی ئامادەکردنی زەمینەیە بۆ گەڕانەوەی پاشماوەکانی داعش و هەموو گروپە تونڕەوەکان لە ژێرناوی جیاوازدا تا وەک کارتێکی فشار دشی حکوومەتی بەغدا و خودی هێزە شیعیەکانیش بەکاریان بهێنێت و عێراق بخاتەوە ناو تونێلێکی تاریکی شەڕی مەزهەبی و ناوخۆیی. لێ دوانە توندەکانی ئەم دوایی موقتەدا سەدریش و هۆشداری ناوەندە سیاسیەکانی عێراق سەبارەت بە گەڕانەوەی تیرۆر و داعش دەرخەری یان دەری دەخەن کە پلانەکە گەیشتۆتە قۆناغی جێبەجێکردن. ئەمریکا دەیەوێت ناوچەکە بکاتە مەیدانی پاشەگەردانیکی ڕێکخراو کە تێیدا هیچ قەوارەیەکی نیشتیمانی و جەماوەری سەقامگیر نابینرێت یان نابێ هەبێت تا بتوانێت لە ڕێگەی فرۆشتنی چەک و کۆنتڕۆڵکردنی سەرچاو سروشتیەکانیەوە بەردەوامی بە ژیانی سیستەمە سەرمایەداریە چەوسێنەرەکەی بدات. لەم نێوەندەدا هەرێمی کوردستانیش لە بەردەم مەترسیەکی وجودیدایە و دەبێت هەموو لا باش بزان لە کاتێکدا دەسەڵاتی کوردی لە باشوور خەریکی مەلملانەی پۆست و شەڕی میدیا و دەستکەوتی حیزبیە و پشتی بە بەڵێنە درۆینەکانی ئیمپریالیزم و دۆستەکانیان بەستووە، مێژوو پێمان دەڵێت کە واشنتۆن لە پێناوبەرژەوەندی استراتیژیەکانی لەگەڵ ئەنقەرە و تاران ئامادەیە بەشەو ڕۆژێک پشت لە هەموو هاوپەیمانیە ناوخۆیەکانیشی بکات. زیندووکردنەوەی داعش و فکرێتی داعشی و کاردانەوەی تیرۆریزم بۆ سەرکوتکردنی ئیرادەی گەلان و تێکشکاندنی ڕیزەکانی چینی چەوساوە بەکاردێن کە یەکێک لە ئامانجەکانی ئەو خیانەتەیە کە لە کوردی ڕۆژئاوا کراوە و دەستپێی کێکەیەتی بۆ ئەو دۆخەنە هەموارە. ئێستا کاتی ئەوە هاتووە جارێکی تر هەموو لایەک باش بزانن مافەکان و داواکاریەکانی جەماوە لە ڕێگەی پاڕانەوە لە کۆشکی سپی بەدی نایەت، بەڵکو تەنیا لە ڕێگەی یەکێتی چینایەتی و بەرەی گەلی دژە ئیمپریالیستی دەبێت، چونکە ئەو دەستەی چەکت پێدەدات هەمان ئەو دەستەشەکە خەنجەری تیرۆر دەخاتە سەرگەروت کاتێک بەروارەکەت بەسەر دەچێت. هەروەگەوەی ئێستا لە ڕۆژئاوای کوردستان و سووریا دەیبینین. ئێستاکەش عێراق و سووریا لە بەردەم تاقیکردنەوەیکی گەورەدان، یان دەبێت ببنە پاشکۆی سیناریۆکانی ئەمریکا و گەڕانەوە بۆ سەردەمی تاریکستان
یان دەبێت بە ئیرادێکی شۆڕژگەڕانە ڕوبەڕووی ئەم ئەندازیاریە خوێناویەی سەرمایەداری ببنەوە کە دەیەوێت ناوچەکە بکاتە گۆڕستانێکی گەورە بۆ مرۆڤایەتی یاخۆت چ پرسیارێک هەڵدەگرێت ئەگەر بڵین ئێستاکە خێرە چەندین شارۆچکەی باشووری سووریا بەخشراوە بە ئیسرائیل و ئازادانە شەو ڕۆژەکەن لەولاوەش بەناوی حکمی جیهاد بەسەر کوردەکانی سووریا خەریکن قەتڵ و ئام دەکەن ئەگەر ئەمە پلانێک نییە خێرە ئەمریکا دەڵێ سووریا ئارام و هێزەکانی دەخشێنێتەوە خێرە بە ڕسمی دەیەوێت چەند هەزار داعش داخڵ بە عێراق بکات بابەتی دووەمیشمان بابەتێکە بە ناونیشانی سووریا لە ململانەی تورکیا و ئیسرائیلدا بابەتە لەلایەن هونەر تۆفیقەوە ئامادەکراوە ئەوەی لە سووریادا دەگوزارێت ئیدارەدانی ململانەی نێوان تورکیا و ئیسرائیلە کە نەک بە تەنیا کورد تەواوی گەلانی سووریا گیرۆ دەکردووە ڕێکەوتن لەسەر دابەشکردنی سووریا و دیاریکردنی باکووری وڵاتەکە وەکو ناوچەی نەفوزی تورکی و لە باشووریشەوە بۆ ئیسرائیلەکان ناکاتە بە بەرقەراربوونی ئاشتی و سەقامگیری لە وڵاتەکەدا بەڵکە ڕێکەوتنە لەسەر دیاریکردنی سەنگەری ئەو دوو هێزەی لە دژی یەکتر و درەنگیان زوو ئەو دوو سەنگەرە بەیەکدا دەتەقێنەوە چونکە هەرچەندە حکوومەتە کاتیەکەی جۆلانی هەردوو سەنگەرە دژبەیەکەکەی بەسەر خاکی وڵاتەکەیەوە قوبوڵ کردووە بەڵام مەرج نییە خەڵکانی ناو هەردوو زۆنە تورکی و ئیسرائیلەکە و ئەو سەنگەرانیان قوبوڵ بێت کە کوردەکان دژ بە نەفوزە تورکیەکان و عەرەبە سوننەکانی دیمەشق و دەرعاو و سوێداش دژ بە نەیاری ئیسرائیلیەکانن بۆیە ئەگەر لە ئێستادا بەهۆی دۆخی جەنگەوە نەیان پەرژێتە سەر ڕەتکردنەوەی ئەو دابەشکاریە لە داهاتوودا هۆکارێکە بۆ دژبوونەوە و بە حکوومەتەکەی جۆلانی و ناسەقامگیریش لە سووریادا هیچ کات لە ڕووی عەقیدەوە هێزە ئیسلامیەکان نەیانتوانیوە ببنە هاوپەیمانی هەتایی ئەمریکی و ئیسرائیلیەکان هەمیشە زموونی جۆرەکانی هاوپەیمانیەتیان کۆتاییەکەی بە سەر لە نوێ شەڕکردنەوەیان بووە چه ئەمریکا و چه ئیسرائیل چەندە نزیک بووبوونەوە لەگەڵ حکوومەتە ئیسلامەکەی جۆلانیدا لە ئەنجامدا ڕوبەڕووی یەکتر دەبنەوە و شەهرە عەسەلەکەیان کۆتاییەکەی هەڵگیرسانەوەی جەنگ دەبێت لە نێوانیاندا مۆدێلی دەوڵەتی مەرکەزی و بەهێز لە ناوچەکەدا وەکو ئەمریکا بۆ سووریاکەی جۆلانی دەخوازێت لە پاش جەنگی جیهانی دووەمەوە قەومیەکان لەسەر دژایەتیکردنی ئیستیعمار و ئیسرائیل دامەزران سەر لەنوێ دامەزراندنەوەی ئەو مۆدێلە دەوڵەتانە تەنیا بە دژایەتیکردنەوەی ئەمریکا و ئیسرائیل ئەگەری پەیدابوونەوەیان هەیە نەک بە دۆستایەتیکردنیان مۆڵەت و ئاگەربەستێک بە مەرجی تەسلیم بوون یان شەڕ ئەمەش ناونیشانی بابەتێکە لەلایەن ئارەم ڕەفعەتەوە ئامادەکراوە ئاگربەستێک کە بۆ ماوەی 15 ڕۆژ درێژ کرایەوە ئەمە ئاگربەستە سەرەتا بۆ 4 ڕۆژ بوو لە ڕاستیشدا ئاگربەست نەبوو و مۆڵەتێک بوو باندەکانی جۆلانی مۆڵەتی 4 ڕۆژیاندا بوو بە شەڕبانان تا مەرجەکانی ئەوان قوبوڵ بکەن مۆڵەت عادەتەن لەلایەن دەسەڵات یان لایەنێکی بەهێزەوە بە تاوانبار دەدرێت بۆ خۆڕادەستکردن کە لایەنە لاوازەکەیە مۆڵەتەکەی جۆلانیش ڕێگوا بوو ئەوان باندەکانی جۆلانی لە نەشوەی سەرکەوتنێکدا بوون کە هەرگیز چاوەڕوان نەبوون وا بە ئاسانی بێتە دەستیان سەرکەوتنی گرتنەوەی تەواوی ناوچە ئەعرابیەکانی ڕۆژ هەڵاتی فورات کوردیش لە حاڵەتی شۆکدا بوون شۆکی شکستنا شۆکی خیانەت و خەنجەر لە پشدانی هاوسەنگەرە عەرابەکان و بە باڕۆیشتنی خەیاڵی برایەتی گەلان و کۆمەڵگای دیموکراتی بەڵام شۆکە هەرە گەورەکە داڕمانی سیستەم و تەرکیبی سەربازی بوو هەمیشە شانازی دەکرا کە هێزەکانی هەسەدا لە 160 تا لە 170 عەرابەکان بوون واتە عەرەبەکان بەڵام لە چاوتروکانێکدا ئەو هاوسەنگەر و برای گەلانە لولەی تفەنگەکانیان ڕوو لە شەڕوانان وەرچەقاند و تەواوی سوپاکەیان لە بەریەک ترازە چەمکی لەلایەک ترازان گونجاوترە لە هەرەسهێنان چونکە شەڕوان بەجیابوونەوە و سەنگەرگرتنی لە 170 هێزەکانی هەرەسی نەهێنا و ئاژبەتاڵیشی نەکرد ئەمە یەکێکە لە موعجیزەکانی سەردەم
ئەگەر بمانەوێت ناوێکیش بۆ ئەو موعجیزەیەدا بنین موعجیزەی شەڕوانانی ڕۆژاوە باشترین ناو مانەوەی هێزێکی لە سەدا 30 سوپایە لە بەرامبەر هەڵگەڕانەوەی لە سەدا 70 جارێک معجیزەیە بەڵام معجیزەی شەڕوان چەند جاریش لەوە گەورەترە لە پاڵ شەڕکردن لەگەڵ دوو لە سەرسی هێزە هەڵگەڕاوەکانی هەسەدە دەبوایە شەڕی سەرجەم خێڵ و هۆزە عەرابیەکان و تەواوی باندەکانی جۆلانی بکەن کە بە 100,000 تیرۆریست و چەتە مەزەندە دەکران کورد لە کەمتر لە 2 هەفتەدا زۆرترین کارتی لەدەستدا کارتی لە دەستدانی دوو لە سەرسەی خاک و دوو لە سەرسەی هێز و ئیدارەی خۆسەری و پشتیوانی هاوپەیمانان و زیندانیانی داعش و سەرچاوە سروشتیەکانی بەنداو و نەوت و گاز سەرڕای هەموو ئەمانش شەڕبان هەرەسی نەهێناوە و گەڕایەوە بۆ باوەشی ڕۆژاوە ئەو شوێنەی کە یەکەمین یەکینەکانی پاراستنی گەلی لێ دروستکرا بەم جۆرە شەڕبان گەڕایەوە چوارگۆشەی یەکەم چوارگۆشەی پاراستنی گەل ئەو چوارگۆشەی پێنتێکی دەچێتەوە یان بنێکی دەچێتەوە نۆزەی تەمموزی 2012 لەم چوارگۆشە تەسکەدا بوو کە شەڕبان بەرجووی عەرابەکان بە باندەکانی جۆلانی و خێنەتکارانی ناو هەسدە و خێڵە فرسە تەڵەبەکانی تێکشکاند و سحری و بەسەر سەحیرەکەیشیدا قوڵب کردەوە مۆڵەتی 4 ڕۆژ بۆ تەسلیمکردنی ڕۆژاوە حەسەکە و کۆبانێ لەم دۆخە دژوار و ئاڵۆزەدا درا بە کورد معجیزەی شەڕبان ئالێرەدایە لە توانای گۆڕینی شکست بە دەرفەت ئێستا خیانەتی عەرابەکانی ناو هەسەدە و هەڵگەڕانەوەی هۆزەکان دەرفەتێکە بۆ شەڕوانان دەرفەتی چاکبوونەوەی جەستەی دوای برینی وەرەم هەفتەیەکە جەستەی شەڕوانان بە سەرکەوتووی لە وەرەمێک دەربازی بووە کە 12 ساڵە بەربینی پێگرتە بوون و بەڕستی لێبڕی بوون وەرەمێک کە کورد و شەڕوانانی ئیفلیچ کردهبوون و لە کوردبوون و ڕۆژاوابوونی سڕی بوونەوە ئەگەر مۆڵەتەکە بۆ مانگێک درێژ بکرێتەوە مانای وایە کە ئێستا بۆ دوژمن کاتی مۆڵەتدانە مۆڵەتدان بە تەسلیم بوون و خۆ تێکشکاندنی کورد مۆڵەتی داگیرکەر بۆ خۆسازاندنەوە و ڕێخستنەوەی ئەو دەیان هەزار چەکدارە عەرابە هەڵگەڕاوانەی هەسەدەشکە لە هەموو شەنگرێکتر مۆڵەت بۆ ڕەدەڵ و بەدەڵکردنی داعشە زیندیانەکان و لەوەش گرنگتر کشانەوەی چاوەڕوانکراوی هێزەکانی ئەمریکایە هەموو ئەوانە مای نیگەرانین بەڵام ئەگەر شەڕبان لە هاوکێشەکەدا نەبووایە بێرخستنەوەی معجیزەی شەڕبان بەسە بۆ ڕەوینەوەی نیگەرانیەکان هەفتەیەکە شەڕبان لە وەرەمی برایەتی گەلان ڕزگاری بووە وەرەمێک کە دل لەسەر سێی جەستەی تەنی بوو ئێستا شەڕبان بە جەستەیەکی تەندروست و بێوەرەم لە مەیدانە و چەند ڕۆژێکیشی ماوە بۆ مۆڵەتەکەی مانگێک یاخود چەند ڕۆژێک مۆڵەتی جۆلانیەکان دەرفەتێکە بۆ تاو چاکبوونەوە لە وەرەمە و هێز پەیداکردنەوە و تەواوکردنی ئەو پەیمانەی کە شەهید زیاد حەلەب بە هاوڕێ شاهیدەکانیدا بوو بەڵێ بینەرانی خۆشەویست ئەمەش بابەتەکانی ئەم جارەی بەرنامەی لێکدانەوە هەڵوێست بوو هیوادارم بەدڵی هەموو لایەک بوو بێت و تاوکۆمەدەکردنی چەند بابەتێک و خوێندنەوەی لە بەرنامەیەکی تری لێکدانەوە هەڵوێست کات و سەدێکی خۆش بۆ هەموو لایەک